سڵاوتان لەبێت. دادگای باڵای فیدراڵی عێراق دەقی ئەو بڕیارە بڵاو دەکاتەوە کە لە کۆتایی مانگی ڕابردوودا سەبارەت بە خانەنشینانی هەرێم دەری کرد. با جۆرەی بڕیارەکە پەیامێکی بەپەلە ئاڕاستەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و ئاوات شێخ وەزیری دارایی حکوومەتی هەرێم دەکات و جەخت دەکاتەوە پێویستە بە بەندی یاسای خانەنشینی بن. دادگای باڵای فیدراڵی عێراق دەقی ئەو بڕیاری بڵاو کردەوە کە لە کۆتایی مانگی ڕابردوودا سەبارەت بە خانەنشینانی هەرێم دەری کرد. ڕۆژی 23 مانگی ڕابردوو دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر سکاڵای بەشێک لە خانەنشینانی هەرێم کۆبەوە. بڕیاریدا بە نادەستوری بوونی جێبەجێکردنی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 و یاساکەی بە هەڵوەشاوە و دژ بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقی ناوبرد. دادگای فیدراڵی لە دەقی بڕیارەکەیدا سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی حکوومەتی هەرێمی پابند کردووە بە جێبەجێکردنی بڕیارەکە و نووسیوێتی لەسەر سەرۆکۆزیران و وەزیری داراییە ناوەڕۆکی یاسای خانەنشینی یەکگرتووی ژمارە 9 ساڵی 2014 جێبەجێ بکەن. هاوتای پارێزگاکانی تری عێراق و تەواوی خەرجی دادبینیەکە و تێچووەکانی پارێزەر و ڕێکارەکانی داواکەشی خستۆتە ئەستۆی مەسرور بارزانی و ئاوات شێخ وەک سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی. باپی ناوەڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لە کاتی جێبەجێکردنی بڕیارەکەدا موچەی سەرجەم خانەنشینانی هەرێم زیاد دەکات. ئەوەش لە کاتێکدایە کە پێشتر بەشێک لە خانەنشینانی هەرێم داوایان لەسەر هەر یەک لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و ئاوات شێخ وەزیری دارایی و ئابووری لە دادگای فیدراڵی عێراق تۆمار کرد. بەهۆی ئەوەی ئامادەنی یاسای خانەنشینی یەکگرتوو ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراوە جێبەجێ بکەن. بەڵکو یاسایەکی ساڵی 2006 عێراق جێبەجێ دەکەن کە هەڵوەشاوەتەوە. باپەی مادەی 94 نەسووری عێراق بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی بنبڕ و پابندکردن بۆ سەرجەم دەسەڵاتەکان. هەروەها بەپێی مادەی 36 پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فیدراڵی ژمارە 1 ساڵی 2022 جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی خاوەنەکەی دووچاری لێپرسینەوەی سزایی دەکاتەوە. باپی مادەی 37 یەکەمی هەمان پەیڕەو بڕیارەکانی ئەم دادگایە جگە لە دەقە سزاییەکان لە ڕۆژی دەرچوونیانەوە جێبەجێ ئەکرێن جگە لەو حاڵەتانەی لە بڕیارەکاندا ئاماژەیان پێدەکرێت. واتە لەم ڕۆوە پێویستە دەسەڵاتی هەرێم موچەی سەرجەم خانەنشینانی هەرێم بەپێی یاسای خانەنشینی ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراوی بەرکار هەموار بکاتەوە و موچەی نوێیان بۆ هەژمار بکات. لە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقدا هیچ خانەنشینێک نابێت خانەنشینیەکەی لە 400,000 دینار کەمتر بێت. بەڵام ئێستا بەشێکی زۆری خانەنشینانی هەرێم ئەو بڕەپارەی وەک خانەنشی پێیان دەدرێت کەمترە لە 220,000 دینار.